بەڵام لەو سەردەمەوە سەید قوتب ڕەحمەتی خوای لێ بەردەوام چەقۆی غەدر و خەنجەری غەدری لێدرێ بەردەوام لەو ڕۆژەوە تیری ژەهراوی پێوانرێ بەردەوام لەو ڕۆژەوە ئەو کەسانەی کە نیمچە خوێنەوارن ڕەخنەی لێگر وانەی بچووکن ڕەخنە لە عیملاقێتیەکەی ئەوەگرن لە گەورە و زەبەلاحێتیەکەی ئەوانەی داماوێکی بەدەوین و نە لە ئیستیخلاف و حاکمیەتەکە تێگەیشتون بەم کێوە هەڵزناون لە قازانجی مەلیکەکانی سعودی لە کاتێکا کە مەلیک فەیسەڵ یەکێ بوو لەوانەی کە محاولەی کردبەوە ئیعدام نەکرد هەروەها عەبدولسەلام عارف لەبەرەوەی بەهۆی خێزانەکەیەوە کتێبی فی ظلالەکەی دەستکەوت بوو و خوێندبوویەوە لێی بە مفەکرێکی گەورەشی ئەزانی کە نەیویست ئیعدام بکرد و سەرەتا عەبدولسەلام عارف کە پەیوەندیەکی باشی لەگەڵ جەمال عەبدولناسر دروست کرد دژ بە بەعسیەکان خۆی چوو بۆ میسر و هێنایە دەرەوە لە سجن بەڵام دوای 8 مانگ گرتیانەوە ئەم جارە ئیعدامیان کرد 51 ساڵە وە زیاتر لەویش ئەو زانایانەی زمانیان لەسەر نەعلی سوڵتانەکان و دەسەڵاتدارانە دژ بە سەید قوتب نووسن نەک ڕەخنەیەکی ئەدەبی جوان نەک ڕەخنەیەکی عیلمی بەننا چونکە سەید قوتب مەعسووم نییە سەید قوتب وەکو هەر یەکێکی تر لەم ئومەتە وە بە تایبەتی کە زۆریشی نووسی 6,000 لاپەڕی بەس لە فی ظلالەکەیان نووسی هەموو کەسێک دەتوانێت تەماشای کە و ڕەخنەی لێ بگرێت چونکە کەسێک ئەگەر هیچی نەنووسی بێ ڕەخنە لە چیەگرن کە زۆرت نووسی مەعڕەزی بۆی زۆری غەڵەت بکەی بۆیە لە زۆرەکە توانرێ ڕەخنەکان بگیر ناشکرە ڕەخنەکان وا بگیرێ عیبارەتێک دەربێنرێ بڵێ ئەمە مەبەستی وەحدەت الوجودە لەبەر سەید قوتب باوەڕی وا بووە هەروەکو ئەلبانی و هەندێک لە سەلەفیەکانی سەر بە دەوڵەت ئەڵێن سەید قوتب باوەڕی بە وەحدەت الوجود هەبوو وەحدەت الوجودیش یعنی ئەو خوای پەروەردگارە لەگەڵ ئەو جەلادەی کە پەتەکە کاتە گەردنی سەید قوتب یەکن ئەم شاخ و چێوە لەگەڵ خوای گەورە یەکن ئەم دار و بەردە لەگەڵ خوای گەورە یەکن ممکن نیە سەید قوتبێکی وا گەورە ئەمە تەفکیری و ئەمە عەقیدەشی بێ ئێستا کە کتێبێک لەسەر سەید قوتب و عەقیدەی سەید قوتب دکتۆرایە دەرچووە لە ئێمن باس لەوە ئەکا کە سەید قوتب لە هەموو بابەتەکانیە لە عەقیدەی ئەهلی سونەت و جەماعەت دەرنەچوو و سەید قوتب بە درێژایی نووسینەکانیشی کە سەیرەکەی نە سۆفیە نە ئەشعەریە نە ماتوریدیە نە معتەزیلە و ڕەدی لەوانەش داوت ڕەدی لە شرکی عبودیەت و شرکی ڕبوبیەتیش داوتەوە و شرکی حاکمیەتەکەش ڕەدی لە داوت چکە باوەڕی بەوە هەبوو کە تەوحیدی سەرەکیش دیسان تەوحیدی حاکمیەت بەڵە باز لە ناسینی خوای پەروەردگارەکە باز لە پەرستنی خوای پەروەردگارەکە باز لە دەسەڵاتی خوای پەروەردگاریشەکات و ئەشفەرمێ کە ئەم بەشەریەتە هاتۆتە سەرزەوی للعیبادەتی وەسیادە عیبادەت ناسینی خوای پەروەردگارەکە لە شایەتی لا ئیلاهە ئیلا الله کە دەرەکە سیادەکەش سەروەرەتی شەرعی لە بانگەوازی پێغەمبەرەکانە دەرەکەوێ عەلەیهیم السەڵات وەسسەلام سەید قوتب لەم لا إله إلا الله محمد رسول الله لا نداو بەڵام ئەو کەسانە نەخوێنەوارن کە لە معالم في الطريقة لەباسی لا إله إلا الله منهج حياة تێنەگەیشتون لێی ئەوان پێویستە سەیری بکەنەوە و سەیری حاکمیەتەکە دیسان بکەنەوە لە فی ظلالەکە بە تەفسیل باسی کردوێت لەوەش سەیرتر ئێستا لەم سەردەمەیە حاکمە ڕەزا قورسەکان کە مرتد بوونەتەوە و عەلەنی ئێستا باز لە ئیرتیداد بوونی خۆیانەکەنەوە عەمالەتی خۆیان بۆ ئیسرائیل و غەرب ڕوونەکەنەوە ئەوان ئێستا ئەڵەن سەید قوتب مەدرسەی تەکفیر و مەدرسەی تونڕەویەکەی بەڵام سەید قوتب ڕێی خۆی دەربڕیوە بە شێوێکی زۆر بە جورئەت و زۆر ئازایەنەش و باکیشی بەوە نەبوو کە چێ لەسەری ئەنووسێ و چی ئەنووسێ وەکو عومەر سلەیمان لاشقەر ڕەحمەتی خوای لێ بێ عەلامەیەکی گەورە و عالمێکی گەورەی فقها فەڵەستینیە لە کوێیت بوو ڕەحمەتی خوای لێ بە کۆچی دوایی کرد ئەفەرمێ لە هەموو نووسینەکانی سەید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ یەک عیبارەتێکی تیانە کە تەکفیری کۆمەڵگەکەی کرد سەید قوتب بەڵێ کۆمەڵگەکە گەڕاوەتەوە بۆ کۆمەڵگەیەکی جاهیلی ئەوە ئینشاءڵڵا لە ئەڵقەیەکی ترا باسەکەم و کە مەبەست لە جاهیلیەتەکە خۆی چییە و سەید قوتبیش چۆن پێکاوێتی کە ئەفەرمێ جاهیلی لە کاتێکە حرەکەتی وەهابی ئەیوت خەڵکەکە بوونەتەوە بە موشریک و ئەشی کوشتن لەسەری تەنها لە یەک شەڕی بەینی ئال سعود و وەهابیەکان لە تەرەفێک لە بەرامبەرەکەی تریشانە 7,000 کەس کوژرا لە مسڵمانە ئەو تەتەڕوف و غولوە ئەگە بگەڕێنەوە سەرەوەی بزانین لە کوێوە هاتوو ئەوە لە
مەدخەلیەکانەوەیە لە حرەکەتی وەهابیەوەیە لە فەرعی فەیسەڵ الدوێشەوەیە کە تەنزیمی دەولە بە هەموو معنای کەلیمە تەبەنای کردو.